بەڕێزانم کاتتان باش. بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان ئێستا بارودۆخی هەستیارە بە تایبەتی کە پرسی هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان ئێستایەکێک لە بابەتانەیە کە لایەنە سیاسیەکان لەسەری مشتومڕێکی زۆر توندیان هەیە. لەلایەکەوە دادگای باڵای فدراڵی هەندێک بڕیاری لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی هەرێمی کوردستان دەرکردووە. پێکهاتەکان ناڕازین لەو بڕیارانەی کە دراوە لەسەر داوای و سکاڵای سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان. دادگای باڵای فدراڵی لەگەڵ کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق تۆمارکردنی ناوی کاندید و لیست و هەروەها ئەو کەسانی کە کاندید دەبن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی ڕاگرتووە. بڕیارەکە 19 مانگە دادگا وردبینی بە هەروەها دادبینی بە سکاڵاکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بکات. کۆی ئەم بابەتانە کاریگەری لەسەر داهاتووی هەرێمی کوردستان دەبێت بە تایبەتی بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لایەکی دیکەەوە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا پەیوەندیەکی گرنگن و هێزی دیپلۆماسی توانێتی کاریگەری خۆی لەسەر چارەسەرکردنی کێشەکان دابنێتەوەی کە پارتی دموکراتی کوردستان پێداگیری لەسەر دەکات بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگەی دیالۆگ و گفتگۆ لەگەڵ هەر لایەنێک کە بێت چە ناوخۆیی بێت چە دەرەکی بێت و چە لەگەڵ عێراقیش بێت. لەسەر کۆی ئەم بابەتانە لە کارڤدانی ئەم جارەوە قسە دەکەم. ئەڵقەی ئەم جاری بەرنامەی کارڤدان دەبینن. میوانەکەم بەڕێز عارف ڕۆشتی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستانە لێرە لەگەڵما زۆر بەخێر بێن. سپاس دەکەم. ئەمە سەرتا خوێندنەوەی بەڕێزت بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان بزانم لە ماوەی چەند مانگی ڕابردوو یا بڵێن سەرەتای ساڵی 2024 بە تایبەتی هەرێمی کوردستان بە قۆناغی زۆر سەخت و تەحەدیاتی زۆر گەورەدا تێپەڕیوە. پێتان وایە بۆ لەم بارودۆخەداین؟ هەرێمی کوردستان بە کێشە و گرفتەکانی خۆیەوە واتایەکی گەورە دەبەخشێ کەواتە بوونێکی گەورەی هەیە. ئەوانەی کە بیرێکی چەوتیان هەیە یان خوێندنەوەیەکی ناتەواویان هەیە بۆ هەرێم هۆکاری هەرە سەرەکین کە گرفت بۆ هەرێم دروست ببێت. لایەنە سیاسیەکان ئەگەر بێت و هەمومان لە چارچێوەی کوردایەتیدا بیر بکەینەوە، لە چارچێوەی ئەو خەبات و ماندووبوونەی گەلەکەمان چێشتوێتی تا گەیشتوتە بە ئەمڕۆ هەڵوەستەی دەسەر بکەین، ناکرێ ئێمە ببینە دەرفەت بۆ خەڵکانێکی ناحەز کە کێشە بوو هەرێم دروستکەن. چونکە هەموو هێزە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی پێش ڕاپەڕین هەبوون بەش بە حاڵی خۆیان بەشدار بوونە لە خەبات و ماندووبوونە. ئێمە ناتوانین خەبات و ماندووبوونی هیچ هێزێکی سیاسی هیچ کەسایەتێکی سیاسی نادیدە بگرین. بەڵام ئاخۆ ئەو هێزە سیاسیانە دوای ڕاپەڕین توانیویانە وەکو پێویست بەردەوام بەو خەباتە بدەن بەو شێوازەی کە ئێستا هەیە، واتە شێوازەی ئیدارەدانی هەرێمی کوردستان بە هەبوونی دام و دەستگاکانیەوە وەکو پەرلەمان و حکوومەت و دەستگای دادوەری. ئەمە پرسیارێکە ئاراستەی هەموو ئەو لایەنە سیاسیە دەکەین. ئەگەر وەکو سەردەمی پێشبەرگایەتی کە لە خۆ بردووانە بوون کاریان دەکرد، ئێستا هەمان بیرکردنەوەیان هەبێ بە شێوازێکی مەدەنی بوو دەرێتتر، پێم وایە بەشێکی زۆری ئەو گرفتانەی کە ئەمڕۆ ئێمە بەدەستەوەدانەڵێ نامێنن. بەڵێ باشە. پێتان وایە بۆچی بەو عەقڵیەتە بیر ناکرێتەوە؟ بۆچی بە هەمان نەفەس و نیەت ئێستا کار لەسەر بابەتەکان ناکرێت؟ لە سەردەمی دەسەڵاتداریە شتێک دێتە پێش کە ناوی بەرژەوەندیە. بەڵێ. بەرژەوەندی تا ئەو ڕاددەیە ئاساییە ئەگەر زیان بە بەرژەوەندی باڵا نەگەیەنێ. ئێمە ئەبێ بەرژەوەندی لای ئێمە واتایەکی گەورەتر هەبێ کە بەرژەوەندی گەل و وڵاتە. هەبوونی هەرێم و سەرفرازی هەرێم ئەبێ لە پێش هەموو شتێکدا بێت. هەر لایەنێکی سیاسی ئەگەر خوازیاری ئەوە بێ لە پێشەوە بێت بۆ بەڕێوەبردننی هەرێم، ئەمە خواستێکی ڕەوایە. بەڵام بە چ شێوازێک؟ ئایا بە شێوازێک وا بکەین ناحەزان دەست وەردام بکەن لە هەرێم؟ ئایا بە شێوازێک کە هەرێم لە کەدارکەین؟ ئایا بە شێوازێک جوانیەکانی هەرێم تەڵخکەین؟ پێم وانیە ئەوە ڕاست بێ. بۆیە سیاست لەم سەردەمەی ئێمەدا تووشی تەنگەزاریەکی گەورە بووە. بەداخەوە سیاسەتی ئەوە نییە وای لێ بێت. زۆر جار ئەبیسی لێرە و لەوێ دەڵێ سیاست بێدایک و باوکە یان نازەم هیچ مۆرالی نیەوانیە. سیاسەتی ڕاستەقینە، سیاسەتی نیشتیما پەروەرانە باڵاترین هزرە، باڵاترین ڕەفتارە کە خەڵکێک بتوانێ
ئەهلی ئەو کارە بێت. زۆر باشە. هەڵبژاردننی پەرلەمان بۆ خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان بڕیارە دەی حوزێران بەڕێوە بچێت، بەڵام ئێستا کۆمسیۆن لەسەر سکاڵاکەی سەرۆکۆزیران مەسرور بارزانی کارەکانی ڕاگرتووە بۆی کە ئەم سکاڵایەک لای بێتەوە. ئەمەش لە بەرژەوەندی هاوڵاتیان یارمی کوردستانە بۆ پێداچنەوە بۆ میکانیزمەی کە دادگا دایناوە بۆ دابشکردنی پارێزگاکان بەسەر چەند بازنەوە و لابردنی کورسی کۆتای پێکهاتەکان. ئەم مشت و مڕانە لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زیان بچە لایەنێک دەگەێنێت ئەگەر بۆ میکانیزمە بێت کە دادگای باڵای فدراری بیراری لەسەرداوە. بەپێی ئەو بڕیارانەی کە لە دادگای فدرالی دەرچووی دراون زیان بە گەلی کوردستان و بە کەسایەتی سیاسی و یاسایی هەرێمی کوردستان دەگەیەنێ. باشە دەبوایە هەڵبژاردنەکانی پەرلەمان پێش 2 ساڵ بکرێت و سەرۆکی هەرێم وازم 4 یان 5 جار فەرمانی دەرکردووە کە ڕۆژ و سات و کاتی هەڵبژاردن دەستیان کردووە. بەڵام هەندێک هێزی سیاسی لە کورتبینینی خۆیانەوە لە پاراستنی بەرژەوەندی خۆیانەوە هەوڵیاندا ئەو دەرفەتانە لەبار بچن. ئێستا هاتووە سەر ئەوەی کە لە 6 هەڵبژاردن بکەین. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هیچ گرفتێکمان نییە 6 بێ یان سبەینێ بێ، بەڵام شتێک کراوە کە ناتوانێت تۆ بچە ژێرباریەوە، چونکە دەرەنجامەکەی ئەوەندە زیان بەخشە تو ناتوانێت بیری لێ بکەیتەوە. باشە پارتی پێ وایە ئەم هەڵبژاردنە نەخشەی بۆ داڕێژراوە، میکانیزمەکەی پێشووتر لەلایەن هەندێک لایەنی دیکەوە دانراوە، بەم میکانیزمە هەڵبژاردنێکی دیموکراسی و شەفاف بڕێوە ناچێت. ئایا پارتی بۆ ڕاستکردنەوەی ئەم هەڵانە لەگەڵ ئەوە دانیە کە هەڵبژاردن ئێستا بکرێت؟ جا هۆکارێکە ئەمەیە کە ئەو بڕیارانەی لە محکەمەی ئیتحادی کە نەدەبووایە لە بنەڕەتە پەنا ببرێتە بەر محکەمە. ئەو گرفتە کە باس دەکەن مەسەلەی یاسای پەرلەمان یان مەسەلەی نوێکردنەوەی کۆمسیۆن یان کورسی کوتەکان دەکرا لە هەرێمی کوردستان و لە پەرلەمانی کوردستان چارەسەر بکرێت. پارتی بکراوەی ڕوبەڕووی ئەو مەسەلە بوویە و لەگەڵ هەموو لایەنەکان، بەڵکو مەسەلەی چەند بازدەیی و یەک بازدەیی ئەوە یەکلا بووەوە. پارتی وتی کاکە یەک بازدەبی قوبوڵە 2 بێ 3 بێ 4 بێت دەبێ. 2 سەبارەت بە کوتا وتیان ئێوە لەگەڵ ئەو لایەنە پێکهاتەکانی دیکەی هەرێمی کوردستان دانیشتن بکەن ڕێکەون، هەرچی ڕێککەوتتان کرا ئێمە ڕازین. وەکو پارتی ئێمە دەستکاری بڕیارەکانی ئەوان ناکەین، ئەوەشمان داوا دەستی ئەوان. کەواتە کێشەی پارتی کێشەی کورسی نییە؟ هیچ کێشەمان نییە، نە لەسەر کات و لەسەر چوونەتی نە لەسەر کورسیەکان، بەڵام کێشەی ئێمە ئەو بڕیارانە کە بەناڕەوە دەزانین. دەستکاری هەندێشتی کردووە کە مافی ئەو دادگایە نییە. دادگا هاتووە یاسایی دەرکردووە بۆ ئێمە لە بەپێی ئەو پێوەرانەی کە هەیە. دادگا مافی یاسا دەرکردنی نییە، بەڵکو مافی ڕاوەکردنی هەیە. بڵێ لێرەوە تۆ ڕاستی، لێرەوە تۆ پێچەوانەی ئەوە دەکرێت. بەڵام هاتووە دەستکاری یاسای پەرلەمانی کوردستانی کردووە و دەستکاری خاڵێکی کردووە کە زۆر کەس باسی ناکە، ئەوش مادەی 56 برگەی ئەلیف. ئەم برگەیە لە یاسای پەرلەمانی کوردستانە دەڵێ پەرلەمانی کوردستان نینەرایەتی خەڵکی کوردستانەکە و لایەنی گفتوگوکەرە لە هەر پرسێکی چارەنووسازە لەگەڵ بەغدا. هاتووە دەستکاری ئەم برگایی کردووە، یعنی ئەگەر ئەوە نەبێنێ ئەیتە نینەرایەتی کێ نینەرایەتی خەڵکی کوردستان دەکا، واتە تەنها پەرلەمانی کوردستان ئەبێتە دەستگایەکی ئیداری کۆمەڵێک وەزەفی هەبێ. بەڵێ لە ماوەی ڕابردوودا بینیمان لەگەڵ مشت و مەڕانە کە پێداگیری پارتی بۆ بەدەستێنانی بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕێگەی سکاڵا تۆمارکردن لەسەر بڕیارەکانی دادگای باڵای فدراڵی چە لە ڕێگەوەی کە سازشی لەسەر ئەو بابەتانە نەکرد توانی کاریگەری و شوێنی خۆی بکاتەوە لە کۆی و پرسە سیاسیانەدا. ئەمە تا چەندە بە گرنگ دەبینن کە بەردەوام تەنازل بۆ ئەو بابەتانە نەکەی کە بەسەر تا دەسەپێنرێت. پارتی ئەم بەرپرسیارەتی هەڵگرتووە؟ پارتی بەرپرسیارەتی بێژووی لەسەر شانە، بەرپرسیارەتیەک بریتە لە پاراستنی خاک و خەڵکی کوردستان. ئێمە نەهاتووینە ئەوە بڵێن تا ماوین ئێمە سەروەرین،
بەڵکو هاتوین ئەڵێن تا ماوەین دەتوانین خەبات بکەین بەپێی ئەو خەباتە داوامان کردووە خەڵک پشتیوان و هاوکارمان بێ و لەسەر ئەو بنەمایش تا ئێستا پارتی لە پێشەوەیە چونکە بە هیچ شێوەیەک لە بەرپرسیارەتی ڕای نەکردووە بە تایبەتی لە کاتی تنگانەدا زۆر جار بە تەنیا ماوە ئەم بە تەنیامانەوەی ئەو ڕانەکردنەوە لە بەرپرسیارەتی هۆکاری ئەوەیە کە کۆمەڵانی خەڵک زۆرینە هاوکار و پشتیوانی پارتین تەنانەت ئەوانەی کە ڕخنەگیری زۆر توندیشن زۆریان کە دێتە سەر مەسەلەکە دەنگدان و یەکلاکردنەوەی بابەتەکانە لایەنگەری پارتیەکەن ئەمە لەلایەکی دیکەوە ئێمە کە ئەو ڕێنوێنیانەی مەحکەمی اتحادی قبوڵمان نەکرد بە هیچ شێوەیەک بیرمان لەوە نەکردووە ئایا پارتی مەقعدی زیاد دێنێ یان کەم دێنێ چونکە ئێمە دڵنیاین لەوەی ئەو هێزە گەورەیە کە هەمانە کە کورسی و دەنگەکانی ئێمە بەرەو پێشەوە دەبا نەک بەرەو پاشەوە دێدێ بۆیە سازشمان نەکرد ئەگەر بیر لە حەزبایەتیمان بکردایە ئەبۆیە قسەی ترمان بکرد زۆر باشە لە وەڵامەکان ئاماژەت بە خاڵێک کرد ئەویشەوە بوو کە پێویست بوو لایەنە سیاسەکان بە شێوازێکی ترمامەڵە لەگەڵ یەکتر بکەن بۆی کە لێک نزیک بوونەوە هەموو کاتێک هەبێت بەڵام پارتی و یەکێتی وەکو دوو هێزی سەرەکی لە کوردستان وەروەها ئەو بابەتانی کێستا هەیە پەیوەندی بە بڕیارەکانی هەردوو لاوە هەیە ئاماژەت بۆ کرد کە بۆچی کێشەکان برێتە دادگای باڵای فدراڵی پرسیارەکەی من ئەوەیە بۆ بەر لە دروستبوونی کێشەکان پارتی و یەکێتی بەیەکەوە دانانیشن چارەسەری کێشەکان بکەن بۆچی دەبێت لە دقەینەوەدا گفتوگۆکان دەست پێ بکات بۆ چارەسەرکردن پێم وایە ئەگەر ئێوە بگەڕێنەوە ئەرشیفی خۆتان بزانە چەند جار پارتی سەردانی هەموو لایەنە سیاسەکانی کردووە سەردانی دەستە جەمعی سەردانی دووقۆڵی کۆبوونەوە ئەوە لای پارتی شتێکی نامون نییە ئێستاش پارتی دەرگای کراوەیە بۆ هەموو ئەو لایەنەی سیاسی کە دەیانەوێ ڕێککەوتنێکی نیشتیمانیانە بکەین ئێمە خوازیاری ئەوەین هەموو هێزە سیاسیەکان نەک تەنانەت ئەوانەی لە دەسەڵاتن بەڵکو ئەوانەی خۆیان بە ئەو پۆزیسیۆنیش دەزانن یەک شت بکەنە قبلە نمای خۆیان مەسەلەی نیشتیمان مەسەلەی پێگەی هەرێم مەسەلەی مافە دەستوریەکان کە لە دەستورە چەسپاون ئەگەر ئەمانە پارێزراو بن هەموو کێشەکانی دیکە قابلی چارەسەر بەڵێ ئێستا کە ئێمە قسە دەکەین لەگەڵ جەنابەت شاندی باڵای هەرێمی کوردستان لە بەغدایە هەم بۆ پرسی موچە هەم سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردووەم هاتوچوانە هەر بەردەوام بۆ پێتان وایە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بەرەو چارەسەرکردن دەچن ئاسۆیان پەیوەندیانە چۆن دەبینی ئایا بە هەمان ئەقلیەت کە دەسەڵاتدارانی پێشووی بەغدا لەگەڵ کورد مامەڵەیان کردووە ئەگەر بەردەوام بن ئەگەینە چارەسەر من خوازیاری ئەوە ئەو کێشانە چارەسەر بن هیچ وەختێک ئێمە ئەو کەسە نەبووین ئەو لایەنە نەبووین کە خواستی ئەومان هەبێ گرفت هەبێ و چارەسەر نەبێ بەڵام بە بوچۆری خۆم ئەوەندەی لە دەسەڵاتی ئێستا عێراق تێدەگەم باوەڕ ناکەم بتوانێت کێشەکان چارەسەرکان نەک ئەوەی لەگەڵ هەرێم هیچ کێشەیەکی عێراق بەرەو چارەسەربوون نەچوو چونکە ئەهلی ئەو کارە نین چونکە دەوڵەت مەدار نین چونکە باوەڕیان بە ئەم گەل و وڵاتەیان نییە چونکە بەستراون بە ئەجندایەکی دیکەوە ئەوەندە لە خزمەتی هەندێ ئەجندای بەرتەسکن ئەوەندە بیر لە بەرژەوەندیە باڵەکانی ئەم وڵات و گەلە ناکەن ئێمە لەگەڵ بەغدا کێشەمان نییە بەغدا کێشەی هەیە کێشە لە دەوڵەتێکە ئەگەر هەبێ ئاساییە بەڵام ئەگەر ئەو دەوڵەتە ڕێز لە دەستوری خۆی نەگرێ بۆیە ناتوانێ هەنگاوی ئەرێنی هەبێ کێشەکان لە دەستورە چارەسەری هەیە جا لە مەسەلەی نەوت بێ لە مەسەلەی بودجە بێ لە مەسەلەی پەیوەندیەکان بێ هەر مەسەلەیەکی تر کە بەغدا ئەڵێ ئەمە کێشەیە ئەگەر پەنا ببینە بەردەقێکی ڕەوای دەستور ئەتوانین چارەسەری بۆ بدۆزینەوە کێشەی ئێمە لەگەڵ بەغدا پێشێلکردنی دەستورە ڕێزلێنەگرتنی ئەو ڕێسا و یاسانەیە کە دەستور دایناوە هەروەها ڕێزنەگرتنە لەو ڕێککەوتنامە و لێکتەگیشتانەی کە دەکرێت ئەمڕۆ دەچینە بەغدا سبەینێکە هاتینەوەی کێشەکە بە خۆی لێدێتەوە هەر لەم ماوەیە سێ جارە جەنابی سەرۆکی هەرێم لە بەغدایە باشە باشە ئەگە بە سێ جار چوونی ئەو بەڕێزە
ئەوان نەیانتوانی بێ لە هەڵوەستەکانی ئێمە تێبگەن بێجگەلەوەی چەندین و شاندی هەرێم هاتوش بەغدای کردووە پێش ئێستا خودی جەنابی سەرۆکی حکوومەت لە بەغدا بووە ئەرێ ئەو هەموو هاتو چوونوانە ئەوە ناهێنێ ئێمە بتوانین کێشەکانمان بەرەو چارەسەر چوون پێم وایە ئەو هاتو چوونانە لە ڕادەی بەدەر دەرچووە باشە لە ماوەی ڕابردوو دابینیمان کە هەوڵە دیبلۆماسیەکانی حکوومەت یاریمی کوردستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان کاریگەری خۆی هەبوو سەردانی سەرۆکۆزیران مەسرور بارزانی بۆ ئەمریکا دواتر چوونی سوودانی بۆ ئەمریکا و هاتنی ئەردۆغان بۆ ئێرە و سەردانی بەڕێزنیچیروان بارزانی بۆ ئێران ئەم هاتوچوانەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە بە تایبەتی پێتان وایە هێزی دیبلۆماسی و دیالۆگ توانیوێتی لەم هاوکێشانەدا کاریگەری ئەرێنی خۆی دابنێت هەمیشە بزوتنەوەی کوردایەتی باوەڕی بە مەسەلەی دیبلۆماسیەت و دانوستاندن هەبووە هیچ وەختێک نابینی لە مێژووی کووردا بزاوتێکی کوردایەتی چەکداری دروست بوو بێت ئەگەر نەچار نەبوو بێت ئێمە ئێستاش لەگەڵ ئەوەینا بە دیبلۆماسیەت بە لێتێگەیشتن بە پلان کارکەین پێکەوە بۆ ئەوەی چارەسەری گرفتەکان بکەین چوونی کاک مەسرور بوو ئەمریکا هاتنی سەرۆکی کوماری تورکیا و ئێستا لەوانایە باستەوە دەکەن سەرۆکی کوماری ئێرانیش بێتن ئەمە هەمووی یەک واتای هەیە ئەمە وەڵامێکە بۆ هەموو ئەو کەسانەی کە بیرکردنەوەیکی کولیان هەیە کە دەڵێن هەرێم پێگەی لاوازە ئەمە ڕاست نییە هاتوچووی ئەو خەڵکە گرنگیدانی ئەم وڵاتانە بە هەرێمی کوردستان دەلالەتی ئەوەیە کە هەرێم پێگەیەکی بەهێزی هەیە بەڵام ئەیانەوەی گرفتی بۆ دروستکەن باشە بەهێزبوونی پێگەی هەرێمی کوردستان کاریگەری لەسەر پەیوەندیەکانی هەرێم و بەغدا چۆن دەبێت ئەگەر بەغدا بیری دەوڵەتداری بکە ئەبێ مەمنون بێ هەرێمێکی بەهێز هەبێ بەهێزبوونی هەرێم هیچ وەختێک ئەوە ناگەیەنێ بەغدا لاوازکە و ئەگە بەغداس لاواز بێ ئێمە پێ باش نییە ئەمانەوەیە مادەم لە چارچەوەی وڵاتێک داین یەکتر تەواو بکەین ئەوە دەستوریش ئەو بڕیارەی داوە کە عێراقێک هەیە سیستمێک ناوی سیستمی فدرالیە و فدرالیەت بۆ بەهێزکردنی وڵاتانە نەک بوو لاوازکردنیانە باشە لە سەرەتای دروستبوونی کابینەکەی محەممەد شیع سوودانی تا ئێستا باس دەکرێت کە لەلایەن بەڕێزیانەوە نیەتێکەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام بەربەست لە بەردەم ئەم پرسەدا دروست دەکرێت بەرەمبەر بە هەرێمی کوردستانیش بە تایبەتی کە لە ماوەی ڕابردوودا بینیومانە پێتان وایە کێ بربەست لە بەردەم ئەم بابەتانە دروست دەکات و لە بەرژەوەندی چلایەکدا ئەو هێزە سیاسیانەی کە محەممەد شیع سوودانیان هێناوە هاوکار نین بەڵکو زۆر جار دەڵێن محەممەد شیع سوودانی وەکو کارمەندێکە لە دەوڵەتی عێراقیە بۆ نمونەیەکی نزیک ئەمە کێشەی پەلکانە هەیە فەرمانی ڕسمی سەرۆک وەزیرانی عێراق کە سەرۆکایەتی هێزە چەکدارەکانی عێراقیشەکە دەڕۆژە هاتووە قیادەی عەمەلیاتی کەرکووک التیزامی پێوە ناکە محافزی کەرکووک التیزامی پێوە ناکە واتە ئەمە جێگای گومانە سەروەری دەچێتە ژێر پرسیارەوە بەتەکید سەروەری دەوڵەت سەروەری ئەو پێگەی کە محەممەد شیع سوودانی تێدایە ناکرێت و فەرمانێک دەرکەی پێگەیەکی زۆر لاوەکی تر گوێ بە فەرمانەکەی سەرۆک وەزیران نەدا نەهێڵی کێشەیەک دروست بکرێت کەواتە هەرێمی کوردستان چۆن لەگەڵ دەوڵەتێکی بێسەروەری و لەژێر هەژمونی لایەنی دەرەکیدا مامەڵە بکات ئایا توانیوێتی ئەم باڵانس و هاوسەنگیە ڕابگرێت هەم لەگەڵ دۆستەکانی هەم لەگەڵ ناوخۆ لە دەرەوەشدا ئەوەی پێمان کرا بێ هەوڵمان بووداوە هەنگاومە بووناوە ئەو سەردانانەی کە دەکرێت بۆ بەغدا بەشێکە لەوەی کە تیانگەێنین ئەبێ ڕێز لە وڵاتی خۆمان بگرین ڕێز لە سەروەری وڵات بگرین ئێمە دەتوانین کێشەکان چارەسەرکەین و ئەو کێشانەی کە باز دەکەن هیچ کێشەیەک نییە کە ئەوەندە قورس بێ دەرفەتی چارەسەرکردین بۆ نەبێت من نەمبینیوە لە هیچ وڵاتێکی دنیا لە کام وڵات بە دووەکەوتوترین وڵات بزانی وەکو ڕەفتاری ئەم حکوومەتەی بەغدا نابینیەوە یعنی مانگانە لەسەر موچەیەک بەزم دروست دەکەن باشە خۆیان لە مەحکەمەی ئیتیحادی کە زۆر ئێمە تێبینیمان لەسەرە دەڵێن بڕیارێک دراوە موچەی خەڵکی کوردستان تێکەڵ بە کێشە سیاسیەکان نەکرد ئێ باشە بوو جێبەجێ ناکەن واتە نە حتا حسابش بوو ئەو دادگایش ناکەن لێرەدا ئەبێ لە خۆیان بپرسن ئایا ئەوانە چ جۆرە دەوڵەتێکن چ جۆرە حکومڕانیەکەن
ئایا ئەو سیستمەی کە لە دەستورە ئیقرار کراوە لە عێراق هەیە پێم وایە عقلیەتێک هەیە هێشتا عقلیەتی خۆسەپاندنە عقلیەتێکی نەخوێندنەوەیە و ئەو عقلیەتە وای کرد کە عێراق تووشی دەیان نەهامەتی بێ لەوەتەی دروست بۆ تا ئەمڕۆ. باشە ئەم بابەتانەی کێستامە باسمان کرد بە تایبەتی و پەیوەندیانی لەگەڵ بەغدا هەیە و عقلیەتی کە تێڕوانینی بەغدایە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەگەر هێزی ناوخۆی هەرێمی کوردستان یەکگرتووتر بێ و یەک دەستتر بێ تا چەندە دەتوانێت کار بکاتە سەر گۆڕینی تێڕوانین ئەوان بەرامبەر بە هەرێمی کوردستان بە کورد بە تایبەتی لە پێناو بەرژەوەندی باڵەکانی هەرێمی کوردستان داوکو بەڕێزت ئاماژەت پێکرد پارتی و بەرپرسیارەتی گرتێتە ئەستەوە بەردەوام سازشی لەسەر و مافانە نەکردووە. جا من خۆم قەناعەتی ترشم هەیە بەڵێ لەوانەیە ناموو بێ یەکەم ئێستا باوەڕم بە فرەلایەنی سیاسی نەماوە چونکە ئەوەندەی بیر لێ ئەەکەمەوە ئەم فرەلایەنیە لەوەتەی لە شاخ بووینیان ئەتوانین بڵێ لە 64 و 66ەوە کە لێکترازان دروست بوو لە ناو پارتی تا ئەمڕۆ ئێمە تاڵاویە چێژین ئەگەوانە دەتوانم بۆ من ئیزباتکەن. دوو ئەگەر ئەو هێزە سیاسیانە دووبارە دەکەمەوە بیر لە ئەم گەل و وڵاتە بیر لە ئەمفال و دەربەدەری و نەهامەتیەکانی گەلێکی خۆیان بکەن ناکرێ ئەوەی دەیکەن ئێستا بیکەن. سیەم گلەیی نە لە عەرب دەکەم نە لە عەجەم دەکەم نە لە تورکەکەم ئەوەی جێگای گلەییە ئەو لادانەیە کە لای هەندێ هێز و کەسایەتی سیاسی کوردستان هەیە بە تایبەتی ئێستا بزوتنەوەیەکی پۆپولیستی دووەکەوتو دروست بووە هەموو شتێکی تێکداوە بەڵکوم بە دەست لە پشدانی ناحەزان کار ئەکەن لەسەر پیرۆستترین شت کە کوردایەتیە لەسەر پیرۆستترین هێزرکردن کە کوردبوونە کەواتە ئەگەر هێڵە سوورانە ببەزێنرێت پارتی دەرگاکان بۆ گفتوگۆدا دەخات یا بەردەوام دەرگای بۆ گفتوگۆ لەگەڵ ئەو لایەنانە کراوەیە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان هەرێمی کوردستان. ئێمە دەرگادا ناخەین بەڵام تێبینی زیاتر بۆ دروست دەبێ یعنی ئەو گفتوگۆیە تەنگ و چەڵامەی زیاتری بۆ دروست دەبێ بۆیە ئێمە هەمیشە لەو باوەڕداین کە دەبێ ئەو هێزانە لە هۆشخۆ بێنەوە بیر لە خاک بکەن بیر لە گەل بکەن بیر لە هەیبەتی خۆیان بکەن ناکرێت لە پێناوی هەندێ دەستکەوتی تایبەت بین کێشەیەکی گەورە بدۆڕێنین یان لەکەداری بکەین. ئێمە خوازیار نین هیچ هێزێکی سیاسی کوردی زەرەر بکە بەڵام دەبێ کوردانە بیر بکەنەوە ئەبێ لە کاریگەری سوسیال میدیا و کاریگەری بیرکردنەوەی پۆپولیستی خۆیان ڕزگار بکەن ئەوەی کورد نەبێ چۆن ئەگەی ئەوەی عەرەب نەبێ ئەوەی عەجەم نەبێ ناتوانێ ڕێزی خەڵک وەدەستبێنێ پێم وایە ئەوەی کورد نەبێ ئەوەی کوردایەتی بە پیرۆزی نەبینێ ناتوانێت ڕێزی خەڵکی تیش بەدەستبێنێ. بەڵێ زۆر سپاس دەکەم کە لە کارڤدانەوە لەگەڵم بووی کۆمەڵک بابەتی گەرمی دیکە هەبوو کە وتوێژی بکەین بەڵام کاتی بەرنامەکەم هەر ئەوەندەی ئینشەڵا بۆ دەرفەتێکی تر زۆر سپاس بەڕێز عارف ڕۆشتی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان کە لە کارڤدانەوە لەگەڵم بووی بەڕێزان گفتوگویم جارەی کارڤدان بوو لەگەڵ میوانەکەم بەڕێز عارف ڕۆشتی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان کۆمەڵک پرسی هەنووکەی و هەروە تایبەت مامەروژاند ئێوەش سپاسدانەکەم کە بینەر و بیسەرمان بوون تا ئێستا.